دکتۆر کامەران قادر پسپۆرە ئیدارەی لەسەر هەمان پرس میوانێمە دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونا وە هوند بێ دەمێدا دەما هەن ئەگەر هەنەمە بەحەسکردن کێمەک بەریان هاواکردنە کو دینار بگەهە بێ ئاستێ کو نەهاتێدا دەئاستە 140,000 ئاندایە بەرامبەر هەر $100 چاوا دەبینن. بەڵێ دیارە لە کاتی دابەزینی نرخی نەوتە با بڵین کە لەم کۆتاییانەیە ڕوویە تەمان چەند هۆکارێ بۆ هۆکاری سەرەکی ئەوەیە کە لە ئێستای ئەمریکا دۆلارێکی زۆرتر ئەیە بە عێراق بۆ ئەوەی کە بتوانێت دینارێکی زۆرتر ڕاکێشێتەوە بۆی بتوانێت موچەی پێبات مەسەلەن لەبەری کە کورتێنانێکی زۆر هەیە لە بودجێ عێراقە پێشتر کورتێنانەکە لە $70 واتە کەنەوەی بە $70 بوو کورتێنانەکە ڕێژی کەمتر بەسە کورتێنانەکە قەبارەکەی زۆر زیاترە ئەمە یەکێک لە هۆکارانی کە بۆتەوەی کە ئەم ماوەیە نرخی یا با بڵین دۆلار بەرامبەر بە دینار دابەزین تۆمار بکات. خاڵێک دیش ئەوەیە کە ئەوەی ئێستا لە ئێستای ئەمریکا دەستی کراوەترە بۆی کە پارەیەکی زیاتر بنێرێت ئەگەر بە دیناریش یعنی بە بازرگانان ئەگەر بە دۆلاریش نەبێ بە دراوەکانی تر بێت بۆی کە بتوانن ئەو شتومەکانی کە هەیەە لە دەری وڵات هاوردەیکەن. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە بڵێن اتفاقی نێوان یا با بڵێن دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێرانیش کاریگەری زۆر هەیە. ئێستا مەسەلەن ئەمریکا زۆر چاوپۆشی لەوەکە کە تۆ بە شێوکی ناڕاستەوخۆ لە وڵاتی سێمەوە با بڵێن تەحویلات بۆ ئێران بکەیت بۆ سەر حسابی بازرگانانی کەرتی تایبەت لە ئێران بکەیت کەواتە ئێرانەکان ئێستا بە ئاسانی ئەتوانن با بڵێن دۆلاریان دەستکەوێت یا بە دراوەکانی تریش دەستیانکەوێت هەر مشکلیان هەیە لەبەری کە ئەوەش بەکارێن بۆ ئیسرادات بۆ داخلی ئێران کەواتە چییە؟ ڕێکەوتنەکانی نێوان ئێران و ئەمریکا باشە ببوورە دکتۆر تا بەخسا پێویستیە عێراقی بزیدەترە دینار کردێوی وەختی دەکو دەهێتە پێشبینیکردن نرخی نەفتێ زیدەتر داکەبیتن کەواتە هۆن دوێ باوەریەدانە جارەکاتدن عێراق دەستکاریە نرخی فەرمیە دینار بەرامبەر بە $2 بکەتن؟ بەڵێ ئەوە بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە چونکە ئەگەر هاتوو بێت و لە داهاتووە نرخی نەوت کە ئێستا ئێمە بینیمان لە بۆرسە نرخی نەوت لە ڕۆژی جومعە هەینی با بڵێن دابەزینی تۆمار کردو تقریبا برند بە 62 باشترین جۆری نەوت $62 باشە ئەگەر ئەم 62 تەمەنی عێراق لە دەوری 57 ئەگەر ئەم 62 مەسەلەن زیاتر کەم بێتەوە دابەزین تۆمار بکە بەهۆی چیەوە بۆی یەکەم ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا ئەگەر ڕێکەوتن ڕووبات ئەو کات هەنار دەکردنی ئێران نەوتی ئێران زۆر ئەبێت زۆرتر ئەبێ ئێران دەستکراوە بێت نرخی نەوت با بڵێن بڕی بەرەمێنایی نەوت ئەو بڕێکە هەیەی بینێرتە دەرەوە هەروەها ئیتفاقی نێوان با بڵێن ئۆکرانیا و رووسیاش ئەمە کاریگەری زیاتر زەخت دەکاتە سەر نرخی نەوت و نەوت زیاتر دابەزێنێ هۆکارێکی تریش ئەوەیە کە ڕێکخراوی ئۆپیک پلاس کە لە سەرەتای ئەم مانگەیە پێم وایە بەیەکی 6 واتە بەیانی کۆبوونەوە ئەکات یا ئەمڕۆ بەیانی کۆبوونەوە ئەکات کە چییە کە پێشبینی ئەوە ئەکەن کە بەرهەمێنانیان زیاد بکەن یا هەنار دەکردنیان دکتۆر ئەم هەموو هۆکارانە هەن ئەم هەموو هۆکارە ئەمەش کاریگەری زەخت سەر نرخی نەوت ببوورە دکتۆر مەبەستم ئەوە بوو کە ئەم هەموو هۆکارانە هەن وای کردووە پێشبینی بکرێتن نرخی نەو زیاتر دابازێتن لە ئایندەدا تاکوتایی ساڵ وەکو JP Morgan دەڵێتن لەم ماوەیەدا لە ئاستی 60ەکاندا دەمێنێتن بەڵام تاکوتایی ساڵ دێتە ژێر 60ەکان واتای عێراق ژێر $50 بۆ هەر بەرمیلێک پێتان وایە پرسیارەکەم ئەوە بۆ عێراق لە کاتێکی ئاوادا بچێ جارێکی دیکە دەستکاری نرخی فەرمی دینار بکاتن بەرز بکاتەوە ژبەرک و پێویستی بە دیناری زیاترە لەم کاتەدا بالضبط من ویستم لە ئەوڵەوە ئەو ڕووکەمەوە بۆچی عێراق لە داهاتوان ناچارە بە دەستکاری سعری سەرفی ئیسمی ئەوەی کە ئۆفیشەڵە ڕسمیەکەی کە لە عێراقا هەیە کە لە ناو بانکی مرکەزی هەیە بۆ لە چ کاتێکا ناچارەبێت لەم حاڵەتەیە ناچارەبێت کە من باسم کرد باسی نرخی نەوتم کرد ئەگەر هاتوو نرخی نەوت بۆ ماوەیەکی دوور و درێژ واتە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ ساڵێک لە خوارد $6 بێنێتەوە عێراق ڕەنگە ناچار بێت بۆی کە دەستکاری سعری سەرف بکات ئەمە
ئەو تحدیەیە کە عێراق لە داهاتوە ڕوبەڕووی ئەبێتەوە خۆ ئەگەر لە ماوەی 12 مانگی داهاتوە ڕوبەڕووی نەبێتەوە تاکید لە ساڵانی 2027 تا ناچار ئەبێت لەبەری کە ڕینێبڵ ئینەرژی زۆر بەکارێت و خواز لەسەر نەوت زۆر کەمە بێتەوە بۆی ئەوەی کە تاقی بەدیلە بەکار هێنرێت لە جیهانە و ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە عێراق ناچار بێت لە داهاتووە دەستکاری سعری سەرف کات دووبارە سعری سەرفەکەی بەرامبەر بە دۆلار بەرز کاتەوە واتە ئەمە بۆ ئێستا نییە بۆ ئەمڕۆ بەیانی نییە بەڵێ بۆ ئەوەیە کە بۆ داهاتووە بۆچی طبعا ئەمە ئاکات ناچار ئەبێت کە بۆی کە کورتێنانەکەی کەم کاتەوە چکە کورتێنانەکەی قەباری کورتێنانەکەی زۆر زیاد ئاکات ناچار بێت دەستکاری سعری سەرف کات بۆی کە لە ڕێگەی دۆلارەوە داهاتێکی زۆرتری دەستکەوێت بتوانێت نەفقاتەکانی هیچ نەبێن ئەو خەرجیانەی کە هەیە خەرجی ئەساسەکان وەکو خەرجی موچە و خەرجی تەشغیلی و بەڕێبردنی حکومەت مثلا بەلایانی کەمە بتوانێت ئەوانە بەڕێوە بەرێ بەڵێ لە داهاتووە پێشبینی ئەکرێت کە شتێکی وا بکات بە ئێستانە بەس لە داهاتووە با چاوەڕێ نرخینەوت بکەین با بزانین نرخینەوت لە 6 مانگی یا لە ساڵی داهاتووە باشە دکتۆر لەم ئەستەی ئێستا دینار تێدا بەرامبەر بە دولار بە ئاستێکی باش دەبینرێت بەراورد بە لەگەڵ ماوەیەک پێش چونکە لە ئاستی 140,000 دایە چاڕوان دەکرێتن زیاتر دابەزێتن تا چەند ئەم ئاستەی ئێستا گەیشتوتێ دینار بۆ سیاسەتەکانی بانکی ناوەندی دەگەڕێنەوە یان چی؟ بەڵێ نەخێر بۆ ئەوە بۆ ئاسانکاری ئەمریکا بۆ عێراقی گەڕێنەوە ئەمدی ئیدارەی ترامپ ئاسانکاریێک جار زۆر ئەکرێت بۆ دیناری عراقی یا بە بڵێن بۆ حکوومەتی عراقی یعنی پارێکی زۆریت ئێمە خۆمان نەزانین کە هەشتا عراق هاوردە لە وڵاتانەوە ئەهێنێت کە نەیاری ئەمریکان بەڵام ئەمریکا بەڕاستی چاوپۆشی زۆر لێکات لە عراق بەس لە عراقیش ئاوا چاوپۆشی ئەکات دیارە مەبەستەکە ئەوەیە کە نانەوێت عراق تووشی کێشەیەکی عراق تووشی کێشەیەکی ئابووری گەورە بێت کە نەتوانێت ڕۆبەڕووی بێتەوە بۆ لەبەرەوەی کە ئەمە ئەزانین ئابووری هەموو عێراق ئابوووریەکی لەرزۆکە بەڕاستی بەرگەی ئەوە ناگرێت مەسەلەن تۆ بچی گەماروی بخەیتە سەر یا بچیت دۆلاری کەم بۆ بنێری یعنی بەرگەی شتێکی وا لەو بابەتانە ناگرێت لەبەرەوە ئیدارەی نەک سیاسەتەکانی بانکی مرکزی ئیدارەی ئەمریکا ئاسانکاری بۆ کردووە بڵێ بانکی ئیدارەی ئەمریکا هەنێک یا بانکی فدرالی یا خەزانەی ئەمریکا هەنێک شەرتومەرجی بۆ بانکی مرکزی عراقی داناو کە بیکات و بەشێکی جێبەجێ کردووە بەڕاستی بەشێکی زۆری جێبەجێ کردووە ئەمەش ئاسانکاریە بۆی کە چی بێت بۆی کە دۆلارێکی زۆرتر بێت بەڵام دوجار هەموو دۆلار لە ژێردەستی ئەمریکایە و ئەمریکا بە حاڵەتێکی نەخوازراو کە پێچەوانەی سیاسەتەکانی ئەمریکا بێتوانێت دیسان ئەو دۆلارانە بگرێت و ئەم سعرشکە هەیە بەڕاستی ئەم سعری دۆلارەکە هەیە بەڕاستی سعرێکی زۆر باشە کێشەیەکی دیکە لە پێش ڕاگررتنی کارتە بانکیەکان لە دەرەوە بانکەکانی عێراق کارتەکانیان ئەمە چ کاریگەری لەسەر بازاڕی درا و لەسەر دینار دروست دەکاتن بەڵێ ئەمە تا یعنی کاریگەری زۆر گەورە دروست ناکات مادام حواڵاتی بازرگانی هەیە چونکە ئەوەی کە دۆلار بەرزەکات ئەوەی کە ئەبێتەوە کە دۆلار بەرز بێتەوە حواڵاتی بازرگانیە بۆ نمونە کاتێک کە بازرگان ئێوە شتێک لە دەرەوەی وڵاتەوە بێنێت ناتوانێت پارەکەی لە ڕێگەی ئەو سیستەمەوە حواڵەکە کە بانکی مرکزی و ئەمریکا دایانناوە یەک پەناباتە بەر بازار و لە بازار دراوەکە ئەکڕێت ئەوە دۆلارەکە ئەکرێت لەبەرەوە خواست لەسەر دۆلار زۆر ئەبێت ناڵێم بڵین کارتەکان زۆر کاریگەری نایە بەڵام ئەو کاریگەری نابێت کە پێشبینەکرێت لەبەرەوەی کە ڕێژەی بەشداریکردنی کارتەکان کە بەکارێت لە دەری وڵات بۆ کڕینی شتومەت ڕێژەکە ئەتوان بڵێم لە ساڵ 5 یا لە ساڵ 10 ئەو دۆلارێکێتە ناو بازارەوە بەڕاستی ڕێژەیەکی زۆر نییە بڵێ کاریگەری لەسەر بازار بکات کەواتە دکتۆر لەم دۆخەدا لەمەی ئەم هەموو هوکارانە هەن ئەم هەموو سیاسەتە هەیە ئەم هەموو بڕیارانە و ناجێگیری دۆخی عێراق هەیە چی بۆ دینار لە چاڕوانیەوەدایە چاڕوان دەکەن چی بەسەر بێتن لە نرخەکەی لە کورتمەودا دەبە تایبەت بەڵێ لە کورتمەودادا نرخەکەی بەو ڕادەیە گۆڕانکاری گەورەی بەسەر نایێت با بڵین لە کورتمەودادا لە 3 مانگی داهاتووە یا لە 2 مانگی داهاتووە یا لە 4 مانگی داهاتووە بەس ئەوەی شتێک هەیە یعنی عێراقی تووشی جێژایەکی زۆر قورس کردووە کە ئەوەی عێراق پشت بە تایبەتی بە شێوەیەکی سەرەکی ئەتوانین بڵین لە ساڵەوە پشت بە نەو دەبەستێت
نەوتیش بەڕاستی متمانی لەسەر نییە بڵێ نەوتەچێتە سەر $70 و بە هیوای ئەوەی کە ئابوورێکە و بوژەنیتەوە یا $80 لەسەر نەوت بە $6 یعنی ئەگەر کارەساتێک دروست بێت کارەسات چۆنە مەسەلەن نەوت دابەزێ خۆ ئەم نەوت دابەزێ بگرێ بۆ وڵاتانە باشەکە ئسترادی نەوتەکەن بەڵام چییە بۆ عێراق بەڕاستی کارەساتی قورسە ڕەنگە بۆ کوێتیش مشکلی نەبێت کە ئیش بە شێوەیەکی سەرەکی پشت بەنەو دەبەسێ ڕەنگە بۆ سعودیە تا ڕادێک بەرگەی بێت عێراق بەرگەی ناگرێت عێراق ئێستا بەرگەی ئەم $6 ناگرێت بەڵام ئەوەیە جارێ مانگێک دوو مانگە بە $6 جارێ نەبێتەوەی ساڵێک دو ساڵ ئەگەر بێتەوە ساڵێک دو ساڵ ئەو کاتە ناتوانێت نەفقاتی خۆی تەختێ بکە بێت دەست بەرێ بۆ احتیاطاتەکانی کە ئێستا من قەنەعەتمەیە دەستە با بۆ احتیاطاتەکانی بەرەو کەمونەوە ئەڕەوە لێ ساو دەستی پێ کردووە بۆ لەبەری کە ئەو نەفقاتانێک کە هەیەی ناتوانێت پڕیکاتەوە ناچارە بێت چی بکە ناچارە بێت ئەو پارەیە بێنێ ئەم پارێش خۆ بۆ هەتا نامێنێت فترەی هەیە مەسەکرێ بۆ ساڵ دو ساڵ تۆ بتوانانی ئەو احتیاطاتانە بەکاربێنیت لەبەرەوە من بەڕاستی زۆر گەشتبین نیم بۆی کە عێراق بتوانێت ئابووریەکی پتە و دروستکە بۆ خۆی هەتا ئەو کاتێک کە بتوانێت ڕێژەی بەشداریکردنی نەوت لە کۆی گشتی بەرهەمی ناوخۆیی کەم کاتەوە گەلەک سپاس پسپورەی دارایی دکتۆر کامەران قادر سلێمانی لەگەڵ ما بوون ماندوو نەبن.